لەسەرم بابەتە دەوەستم میوانێکم لەگەڵ دەبێت سعود مستەوە بەڕێوەبەری کاروباری ئێزدەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە دهۆکەوە لەگەڵم دەبێت و گفتوگۆی زیاتر لەگەڵەوەکەم. کاک سەعود ئەفدەمێتە باش بە پشتیوێ ڕوویدانێ مسلمانژی هەنێکی نەڕەحەت بوونە بەرامبەری وێ بوویێرێ ئەوە کول شنگالێکی بووە هەوڵ وەزارەتە ئەوقاف چی کرێژ بوویک و ئەف بابەتە هین نێتە مەزنکردن گرژی و ئاڵوزی تێدا پشتیوێ درست نەبن. ئێوار باش کاکۆڤان بۆتەوە بۆ تەماشای کوردستان 24 بکەن. پڕاستی ئێزدی وەک ئۆل وەکی گەلک جاری جەنابێ سەماحەتە بابێ شێخ شکمان تێکستێ دینیت بێشتن و ئۆلا ئێزدیا داهاتی چ دنیایەکە ڕەنگینە تێدا هەینە تژی مەزهەب و قەوم و دینە هەرێکە بزارێ خۆ بزمانێ خۆ خودێت حەبینە ئەڤە هەندێ ڕادگەهینتن و فەرهەنگا لێبۆرینێ فەرهەنگە ئۆلی و ڕۆشنبیریا کۆمەڵا ئێزدی ئەوەی پەڕێ ڕێزگرتنێ بۆ هەموو دیانەتە دانێتن و ڕێزێل دینێ خۆ بگرن. من بێت یەک شتیر بێژم کاکۆڤان و خەڵکی شەرەفمەندێ هەرێما کوردستانی و دەروێی هەرێما کوردستانی بزانن و هیچ هێرشێک نەهاتیەکردن سەر مزگەفتە ڕەحمانل قەزا شنگارێ تنێ ئەو گرژی و ئالۆزی بوون نابەینا بەشێکی کێمی خەلکێمەیە سنتەرێ شنگارێ ئەلگەل هێزێن عەسکەریێن و هاتین ئەوان ئەو گرژی و ئالۆزیە دروست کردیا ئەو مزگەفتەش لای داعش و هاتیە سۆتن وەختێ داعش لێ دەرێ و ئەو گرتە ڤیدیۆ وێنێت هاتینە بەلافکردن هەمووی 2016 پرانیا خەلکیش دزانێتن کووەکی ئاشکرا بووی تایبەتە سۆشیال میدیا لێ مخابن گەلک قەنەواتێت ئەم اعتیبارەکە میهەنیە یا پێشەیە پرۆفیشنەل دانەی بۆ ئێتراگەهاندنێ ئەو وێنەژی بکارتینان بەردەوام بەلاف بکەین و بێتە ئاشکراکردن ینی ئەو نەها ئەو مزگەفت نهاتیە سوتن مزگەفتە ڕەحمان نەها هیچ سەر نەهاتیە وەک خۆیە هیچ هێرشێک نەهاتیە سەر مزگەفتە ڕەحمانە و نەهاتیە سۆتنش لای ئێزدیاوە و ئەو سۆتنا ئەف مزگەفتە هاتیە سۆتن سەردەستێ تیرۆریستێن داعش بوو و دایرا وەقفا سنیل مووسلێ ڕابووە سەخبیرکردن و سیانەکردن و تەرمیمکردنا ئەvێ بینایەتێ و ئەvە هەندە ساڵە پشتی ڕزگار ئازاد بووشێکە پاراستیە کۆمەلگا ئێزدی بە هیچ جارێکێ بیر هەندێ نەهاتیەکردن و جارێکێ ئێزدیەکیان کۆمەلگا ئێزدی هەزرە هەندە بکەتن و سفکاتیان دەستدرێژیە سەر هەر جێکی عیبادەتێ بکەتن چیت برایەت بسرمان من چیت برایەت کریستیان بن و پاراستینا و جێ ڕێزێنا و مخابن ئەف هەوڵا یا ڕاستیشی کاکۆڤە نەتەبیعی بوو ئەف ڕەت فعلا و پرانیا خەلکێ بێیک و پێزانینا کۆمکان بێیک و بزانن هێرشەکە هەندی دنیایەکێ ڕاستە ژمارەوانەکێمە لێ مخابن سوۆسیال میدیایە گەلک دیار بکەتە زۆر باشە و ئەم بژینەوان خەیاڵەوان یا بەتاڵە و ئەو ژیانە نایێتە چ دەرس ناکەفنێ چەنگۆ نەب بەێ زۆر باشە بەس نەوەزارەتە ئەوقافی بەحساوی تشتی دکەتن بنگەهێ ڕەوشنبیریە لا لە شێژی بەحساوی تشتی کردە یعنی چێت ڕوهنکردنەك بۆ خەلکێ نەبیتن و بێژن ئەف مزگەفت نهاتیە شەوتاندن یانی نهاتیە سوتن ئەف بێنێت کوهەنێت کەفنن یعنی وانە ژێڕەت نەکرێت و نهات بیتە شەوتاندن. کاکۆڤان کەناڵێەوە کوردستان 24 ژێدەرێ گەلک پێزانینە و باسنەوە لایفل سەرشاشاوە واز بەرپرسیارە مش ئاخفنا ئەس بێژم کە نەهێرش کردە سەرێ و نەهاتیە سۆتن و بالعکس نۆژی وات بن ینی حیمایەت و چاودێریە خەلکێمەی ئێزدی سنتەرێ باجێ ڕێشنگارەیە لە مخابن گەلک هاتە تەسخیمکردن ئەف مەوزوعە و نەیار و دژمن و نەحەزنمە بخۆبکاری ناو ئەمژی هەندێک بووینە پاڵێتوان ئەو پێکڤێژیانال هەرێما کوردستانی هەیە و ناوچێن دەروێی هەرێما کوردستانی هەی بێ پاراستی بتن لە دۆخە شنگاری ئەم بێژین دۆخەکی تایبەتە ئینانە وان خێزانێن کوبەرینۆکە چۆینە مووسلێ چۆینە سووریا ژبلی کوان بێژین کە هاریکار بوون داعشت گەلوان بوون گەلوان نەبوون ئەم وێ نابێژین بەس ئەم بێژین زەمینە نەیە خۆشکریە و ئەو خەلکە ڤەگەڕێتە قەزا شنگارێ هێش نێزیکی 3000 کەس و کارێتمەیەت ئێزدی چارە نویسێوە نەدیارە هێش بەتەر 320,000
ناف کەمپاوش دەرەوەی کەمپاتژین بۆ زەمینە نایەتە خۆشکردن ئەو زڤڕن بۆ بە 20 عیلەت عەرەب دێتە خۆشکردن زڤڕن ئەکە پلان و ئەجندەکی خراپکردنا دۆخێ شنگارنێتەکردن ئەف تشتێکی دی سیاسیە چێت بیت مەرەمەک هەبیتن کاک سعود ینی وەزارەتە ئەوقافێ ینی گفتوگویەک گەل هەوە نەکردە پشتێک و بەیاننامەیە بەڵاو کرد هەر چ نەبێتین ڕێڤەبەرەتێکن سەر بۆ وەزارەتە ئەوقافێنە گوت بۆ هەوە ڕاستی و دروستیا vê babetê çiye çawaye aya rast e nerast e piştîngê beyanname belav kiribe کا کۆڤان ئەس نزانم بەس بەیاننامە وەزارەتێشێک تاکیدل هەندێ ناکاتن کە ئەو مزگەفتەیات یەسۆتن ژبەرکوێ هەوا یا ئەعلامیە سوسیالێ و میدیایەن ئێن حزبێن ئیسلامی تایبەت مەڵبەندێ ئێگورتی ئیسلامی الموسلێ ئەو مەزن کرد تنێ ڕاگەهاندنە وەزارەتە ئەوقافێت بێشتن هەموو جی عیبادەتێت جیە ڕێزێنە پیرۆزن و هێلاسۆرە نابتن دەست درێژی سەربێتەکردن و هەکە جەنابێتە پێزانین هەبن و مەژی ڕاگەهاندنەک بەلاف کردبوو وە کوردستان 24 پسپاسیڤە کە بەلاف کردیا ئەم بڕۆن و ئاشکرات بژین کە ئەڤا و هاتیە استەغلالکردن و نەهاتیە سۆتەنە و هیچ دەست درێژێک نەهاتە ئەو گرژی و ئالۆزیت نابینە بەشێکی هەری کێم ژمارەکە گەلە کێم ئەو گرژی و ئالۆزیت نابینەوان هێزین سەربازیین عێراقێک و ئەو ئەسڵێ مشکلێنە لێ دەرێ یعنی هین بێژن ئەوە کوچێ بووە دەستەکێل پشت و دەستەکەی تێک دەرانێت خوازیتن گرژی و ئالۆزیە دناڤەرە ئێزدیە و مسلمانە چێکێت مخابن کو نەحەزێن ما هەر جارەکە دەرفەتێک هەبتن بزانن کو دێ استیفادێژێکەن و دەرزێکی ئەخنە ناوبینە کۆمەلگەها ئێزدی و کۆمەلگەها بسرمان چیل شنگارێکی هەرێما کوردستان کاک کۆڤان ئەو درێغیە ناکەن و مخابن یعنی سوسیال میدیا دەورێکی گەلێکی سلبی هەبوو سەرێ چەندێ و هەتا ئەم پێزانین مە دەستخۆڤەی ناین و ومە هەوڵدا ئەم ڕاستی بۆ خەلکی خۆ ئاشکراکەین و تاکە چارە بۆمە کو ئاشتەوایە کۆمەڵاتی بەردەوام بتن ناوچە شنگارێ ئەوە کوڕێکەفتنا حکوومەتە هەرێما کوردستانی حکوومەتە بەغدای بێتە جێبەجێکردن سپاس بۆ بەڕێز سەعود مستۆ بەڕێوەبەری کاروباری ئێزدیەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە لە دهۆکەوە لەگەڵمان بوو زۆر سپاس